فەرمان هەورامی یەکێک لە گەنجە دەنگخۆشەکانە کە خاوەنی چەند بەرهەمێکی زۆر تایبەت و جوانە لە ئێستادا بەرهەمێکی یاخود میوزیک ڤیدیۆیەکی نوێی بڵاو کردوێتەوە. کەمێک لە بەرهەمەکەی بینین دواتر لە ڕێی پەیوەندی تەلەفۆنەوە لەگەڵ من قساکە و دەرباری بەرهەمەکە زیاتر قساکەین. فەرمان هەورامی لاڕێی پەیوەندی تەلەفۆنەوە لەگەڵ من قساکات. کاک فەرمان سڵاوت لێ بێم، کاتت باش. کاک فەرمان گوێت لە دەنگی منە کاک فەرمان؟ کاک فەرمان سڵاوت لێ بێ. ئەم کاتتان باش. زۆر سوپاس. ئەگەر گوێت لە منە ئەم بەرهەمە نوێیەت ناوی چییە؟ وا کەی کاری بەرهەمهێنانی بۆ کراوە؟ سڵاو لە بەرنامەی کورسات مەگەزین و کەناڵی کورساتی عەزیز و تەواوی بینەرانی کورسات. ئەم بەرهەمە یەکێکە لە بەرهەمە فۆلکلۆریەکانی ناوچەی هەورامان. بەڵێ. کە بە شێوازی موزیکی ڕێگەی کراوە. لەگەڵ لە موزیکە باوەجیانیەکان کە زۆر دەگمەنە مەی شێورامی لەگەڵا کرابێت. تقریبەنەوە لە نزیکی 2007 ڕاستی لە پرۆژەمان نابوو چۆن دروستکەین تر لە کۆتاییە گەشتی ئاماد کە ئەم شازە کاری موزیکەکەی بۆ بکەین و ڤیدیۆ کلیپەکەی بکەین. زۆر باشە. ئێستا بەرهەمەکە هەموو کارەکانی تەواو بووە، بڵاو کراوەتەوە یاخود جارێ؟ تەنها کەمیسۆنەکەیمان بڵاو کردەوە دوێنێ شەو کاری ڤیدیۆ کلیپەکەی کە بەتەواوی پەخشیکەین. ئینشەڵا لە داهاتوێکی نزیکە لەم یەک دوو ڕۆژەیە تەواویەکەین کە کاری موزیکی لەلایەن کاک میرەوە بۆی کراوە، میری مێتاڵ لە ستۆدیۆ پڕۆ چەند ژەنیارێکی ئازیز وەکو جوانی کارەکە، سەکسیفۆن و درامس و پیان و گیتار ئەلێکتریک و ئەم جۆرە شتانی تیا بەکارهاتوە. کاری ڤیدیۆ کلیپەکەشی لەلایەن کاک گۆران ئایاری ئازیز و هاوڕێی خۆشەویستمەوە کراوە. هیوادارین کە بێت جێگەی ڕەزامەندی تەواوی بینەرانی عەزیز. زۆر باشە. تۆ خاوەنی چەند بەرهەمێکی ئەم بەرهەمەت بەچی لە بەرهەمەکانی ترت جیاکەیتەوە؟ ویستوتە هیچ گۆڕانکارێکی تیابێیان بە هەمان شێوە و بە هەمان ستایلی بەرهەمەکانی تر؟ ئەگەر ئیشەڵا کە لە داهاتووە ڤیدیۆکە پەخش بووە و کاتەمە چەند جیاوازی ئەمە لەگەڵ کارەکانی کەما دەرەکەوێت، چونکە تێکەڵکردنی مەسەن گۆرانی هەورامی لەگەڵ میوزیکی ڕێگەی کە زۆر دوورە لە خۆمانەوە بڵێن شەرقۆغەرب تێکەڵایەکمان دروست کردووە و شێوازی ڤیدیۆ کلیپەکەشی لە هەمان کاتەکە کا گۆران ئەکەکەی کێشاوە، گۆران ئایار کردوێتی زۆر جیاوازە لە کارەکانی کەم. زۆر باشە. بۆچی پێت خۆش بووە کە ئەم گۆڕانکاریە بکەی یاخود ئەم تێکەڵکردنە لە با بڵێن ئەم بەرهەمەت با بڵێن جیاواز کات یاخود جیای کاتەوە لە بەرهەمەکانی پێشووترت؟ من هەر بەسەرکی ئیشی کردنم سەرەتا یەکەم ئیشم کاری سونەتی بوو، دوای کارێکی کەم کرد، یعنی هەر سونەتی لەو سەبکە. دواتر گۆڕیما کردومە بە ئیشێکی شاد، مەسەن تۆزێک لە سونەتی دەرچوو بە شێوازێکی کردومە. دوای ئەوە گۆرانی نازەنینم کرد کە ستایلەکەی زۆر جیاوازتر بوو لە کارەکانی کەم. دوای ئەوە گۆرانێکی کەم کرد کە لە ماوەیە بڵاو بوویەوە دووڕیان ئەویش مەسەن بە شێوازی سۆرانی وتومە. ئەم ستایلە گۆرانی وتنەشم حەزم نەکرد شتەکان هیچانێک چێ، ئەمەشم تێکەڵاویەک و تێگەڵ کێشێکم کردو لەگەڵ موزیکێکی جیاواز و کلیپەکەشم بە جیاوازی کرد بۆ ئەوەی جیا بکرێتەوە لە کارەکانی کەم. زۆر باشە. زۆر جار هونەرمەندان وە پێیان خۆشەکە بەرهەمەکانیان یەک شێواز بێت یان یەک ستایل بێت بۆ ئەوەی کە گوێگر با بڵێن بەرهەمەکانیان بناسێتەوە یان ئاشنا بێت زیاتر بە شێواز و بە ستایلی ئەو هونەرمەندە.
ئەو شێواز ئیشکردنی کە جەنابە باسێکی ئەوە بۆ ڕۆژە، یعنی باوە پێسە هەموو هونەرمەندێ بڵێت لە هونەرمەندە گەورەکانیشێکی وەکو هومایونی کوڕی شەجەریان یەکێکە لە گەورە هونەرمەندەکان کە ینی سەرکی باوک شێتوانە بڵێت و لە هەمان کاتە شێوازی کەشی تاقیب کردەوە کە بتوانە بێت هەرچەند ئێمە هێشتا زۆرمان ماوە بکەینەوە ئاستە، بەڵام وەکو نمونەیەکی گەورەیە نامەوە نمونەیەکی باڵایە کە ینی ئەویش بۆ ڕاکاری کردوێت بەو گەورەی خۆی داکاری خۆیان. دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر. زۆر سپاس دەکەم فەرمان هەورامی لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵ من بووی. زۆر سپاس.